کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراق ئەو گرفتانی حکوومەتی عراق لە ڕووی داراییەوە بۆ هەرێمی کوردستانی دروستەکە بەتایبەت لەلایەن وەزارەتی داراییەوە پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دوورەی جانزی شارەزای ئابووری لە بەغداوە لەگەڵماندا. بەڕێز جانزی سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش. بەڕێز جانزی شەو باش، تو بخێراتیش بوو کوردستان 24 ئەو شێوازێ حکوومەتە عێراقی یان بژن وەزارەتە دارایی یا حکوومەتە عێراقێ دەگەل هەرێما کوردستانی هێن چاوا دەبینن؟ السلام عليكم. سڵاوتان لێبێت زۆر سوپاس بۆ میوانداریە با ناکۆچەکان بخینە لایەک لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی ئەگەر هاتوو سینگفراوانێکی زیاتر هەبووایە لە نێوان لایەنەکاندا ئەگەر ئەوە دۆخەکە ما بڵین بەم ڕۆژانە دەگەیشت کە بڵین بڕیار لەلایەن دادگای فیدرالیەوە دەربچێت یاخود بڵین جۆرێک سزایەک هەبێت و دژی دەسەڵاتەکانی هەرێمە کوردستان بێت بەڕاستی بابەتەکە نەپسراوە بەردەوامە شتەکە کۆتایی نەهاتووە. ئەم دەیان بڕگاهان پێویستیان بە چییە؟ پێویستیان بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە تاوەکو پێداچوونەوە بە کۆی بابەتەکە دەکرێت. هۆکاری سەرەکی لێرەدا چییە کە بەڕاستی هەردووک لایەن پێویستیان بێکترە، هەولێر و بەغدا پێویستیان بێکترە. بەڕاستی ڕۆژێک گوێبیستین سیرکە ڕۆژانەکە ببین کۆبوونەوە هەبووە کاتێک کە باس لە ناکۆچیەکان دەکەین هەر لایەنێک بەڕاستی پابەند دەبێت بە بۆچوونی خۆیەوە. دەستور بڕیارەکان یاساکان هەمووان بەڕاستی پێویستیان بڵێن جێگەی گۆڕانکاریە بەرەو باشتر دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت. هەر لایەنێک بەڕاستی پێداگیری بکات ڕەنگە دۆخەکە بە شێوەیەکی دیکە بشکێتەوە. دەستکەوتەکان بە شێوەیەکی یاخود پابەند نەبوونی لایەنێک بە بڕیارەکانی دادگای فیدرالی بەڕاستی ئەمە دانوستاندنێکی قوڵی بۆ نەکراوە بۆ ئەوەی کەوا لێکۆڵنەوەیکی زیاتر بۆ بابەتەکە بکرێت تەنانەت نەکراوە. من بۆچی ئەمە دەگەێنم لەنێوان دوو حکوومەت هەیە کە بەرپرسن لەگەلی عراق حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە هەمان کاتدا کە ئایا دەکرێت بەڕاستی نەگەینە ڕێککەوتن لەبارەی بڕیارەکانی دادگای فیدرالی دواتر نەک تەنها بۆ بابەتی بڕیارەکان تۆ دانوستان دەکەی لەگەڵ لە هەردوو لایەنەوە دانوستانی هەبێت دواتر وەکو ئەوەی کە دەیەوێت وەکو ئەوایە کەسێک هاوژینەکەی خۆی تەلاق بداتە ناکرێت بەم شێوەیە مامەڵە بکرێت بۆ ئەوەی ئێمە دژایەتێکی زیاتر هەبێت چونکە کێشەکە زیاتر کەڵەکە دەبێت و کاریگەری لەسەر هەردوو لایەن دەبێت. سیرکە دۆخەکە بم شێوازەیە کاریگەریەکان لەسەر هەردوو لایە بەرژەوەندی هاوبەشە هەیە. کاتێک کە هەرێم بەرژەوەندی کاتێک کە هەرێم سوودمەند دەبێت کەواتە عراق سوودمەند بووە بە پێچاوانەکەشی ڕاستە، بەڵام بە شێوەیەکی هاوسەنگ سازەن ڕەزامەندی لە نێوان هەردوو لە هەبێت بۆ ئەوەی کەوا نەگەین بە بڕیارەکانی دادگای فیدرالی و پچڕان دروستکە. بڵێ بەڕێز ئەنزی ینی بۆچوونێکی ڕوونی بەڕێستانمەوێت بزانم ینی ئێستا بە بۆچوونی ئێوە ئەم دۆخی لە ئارادا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق خۆکارەکەی چیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی دەستورە، پابەندی ڕێککەوتنەکانە، قسەی لەسەر قسەی کۆبنەوەکانی خۆیەتی و لێی پاشگەز نابێتەوە، بەڵام ئەوەی لە پابەندی دەستور نیە حکوومەتی عراقە، ئەوەی لە کۆبنەوەکان پاشگەز دەبێتەوە حکوومەتی عراقە، ئەوەی بڕیار دژی خەڵکی هەرێمی کوردستان و قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەرەکات دادگای فیدرالی وەزارەتی دارایی عراقن. ینی خەتاکە هەرێمی کوردستانیە پێتان وانە کە بڕیارێک یاخود بۆچوونێکی دژ بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە لەلایەن وەزارەتی دارایی و دادگای فیدرالی عراقەوە؟ بەڕێز سیرکە گۆڕانکاریەکە ناوخۆیی و دەرەچیەکان بەڕاستی لەسەرمان پێویست دەکە لەسەر هەموو لایەنەکان پێویست دەکە کە پێداچوونەوە بە بڕیارەکاندا بکرێت بە هەموو بڕیارەکان و یاساکانەوە. بەڕاستی خواستێک نییە کەوا کێشەکان جارێککە بگرێنەوە بۆ دادگای فیدرالی چونکە پێویست بەوە ناکات پێویستی بە بڕیاری دادگا نییە
بەڕاستی ئەوەی کە کردوێتی هەڵەیە ئەوەی کە کردوێتی هەڵەیە بەڕاستی یەک ڕێگا هەیە ئەویش بریتە لە دانوستان و لێکنزیکردنەوەی بۆچوونەکان لە یەکتر لە لێوان هەردوو وڵاتە دانوستاندن و لێکنزیکردنەوەی لایەنەکان ئەمە بەمانای سازش نایێت ئەمە سازش نییە بەواتای دیراسەکردنی قۆناغەکەی بە شێوەیەکی ورد ئێستا بڕیارەکانی دادگای فیدرالی کە دژی هەرێمی کوردستانە بەڕاستی پێویستی بە دروستکردنی لیژنە هەیە پێکێنانی لیژنە هەیە بۆ هەموو بابەتەکان ئەگەر هاتوو کاتێکی زۆریش بخایانێتە بەڵام لیژنەکان پێویستن من نامەوێت کە بڵێم ئەمە بابەتێکی ناوخۆیە بەڕاستی کە ناکرێت دۆخەکە بەو بابەتە بگات ئێمە بکەینە بچینە سەنگەری یەکتریەوە مافی یەکتری بخۆین ئەمە قبول کراو نییە مافی یەکتری بخۆین با دۆخەکە بەو شێوەیە وێنە نەکەین کە دژی یەکتر بین بڵێن دژی سیاسەتەکان بین سەرۆکوەزیرانی ئەمە بابەتەکەی ئەمە بابەتی یەک وڵاتە بابەتەکە پێویستی بە سازان هەیە بڕیارەکان پێویستیان بە سازان هەیە بۆ ئەوەی کەوا ئێمە لە ناو خۆدا بەهێزتر ببین یەک سەرکردایەتیمان هەبێت بەهێزتر بین لە ناو خۆدا هەمان شتە من خوازیارم کەناڵەکەتان کەوا باسی ئەو دانوستاندنە بەردەوامە بکات لە نێوان هەردوولادا دانوستانێکی بەردەوام لە نێوان هەولێر و بەغدا من دروستکردنی هەر کۆمەڵێکی ئابووری پێویستی بەچی هەیە پێویستی بە دانوستان هەیە من نامەوێت پێش هەرێمی کوردستان بکەم و پێش بەغدا بکەم پێی بڵێم ئێمە لێک وڵاتداین پێویستی بە دانوستان هەیە یەک ئابووری مەدەیە کە ئەگەر هاتوو سەقامجووری هەبێت ئەگەر هاتوو یاسایی نەوت و گاز هەبێت من کە لە بنەڕەتدا دەمەوێت چی یاسایە کە بێت بۆ گاز یاسایە کە بێت بۆ نەوت بۆ ڕخستنی کاروبارەکان ئایا چ زیانێک دەبێت ئەو کاتە هەمووان هەردوو لایەن سوودمەند دەبن لە کۆتاییدا بەڵێ باشە بەرز عنزی بەریا دەمێکێ سەرۆکوەزیرن عێراقی محەممەد شیا ئەلسودانی di çapêkeftineka kenalekî Siûdî da behsa vê yekê kirbû ku pişka herêma Kurdistanê 12.67 di budceyê Iraqê da pîvîst e ev pişke bu herêma Kurdistanê bêşandin. Herêma Kurdistanê mameleyê digel vê pişkê diketin digel wan şayisteyên darayîn diketin çawa dabeş bike di ser mûçexorên xwe da. Di heman demda biryareka dadgeha federalî jî heye dibêjit pîwîst e ku mûçexorên herêma Kurdistanê bêhine paredarkirin mûçeyên wan bi lez bêhine xereckirin. Yani heya niha Wezareta Darayî heşta budceyê temam yan mûçeyê temamê mûçexorên herêma Kurdistanê nehenartiye. Ev çi şêwazê eqliyetekê yani li Bexda durûz bûye bi vê şêwazê teamilê digel qotê mûçexorên herêma Kurdistanê dikin. بابەتی موچە بابەتێکی تایبەتە بەڕاستی ئەگەر هات و کێشەیەک هەبێت پێویستە ئەو کێشە بەڕاستی چارەسەر بکرێت لەلایەن وەزارەتی دارایی فیدرالیەوە وەکو چۆن فەرمانگەکانی دەوڵەتی و فەرمانبەرەکانی لە حکوومەتی فیدرالی ئەگەر هات و ڕێکەوتنێکی ڕوون و ئاشکرا هەبێت لە نێوان هەردوولادا ئەگەر هات و ئەو ڕێکەوتنە نەبێت کەواتە پێویستە ڕێکەوتنێکی ڕوون بکرێت بابەتی زیانگەاندن بە هاوڵاتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕاستی ناکرێت بکرێت ناکرێت بەم شێوەیە مامەڵە بکرێت ناکرێت بە شێوەیەکی نێرێنی مامەڵە لەگەڵ هاوڵاتیان بکرێت موچەی هەرێمی کوردستان بدرێت هەروەکو چۆن موچەی فەرمانبەرانی فیدرالی دەدرێت پێویستە بەم شێوەیە بیر بکەینەوە پێویستە ئەم بڕگەیە جێگیر بکرێت چونکە هاوڵاتی هەرێمی کوردستان هاوڵاتی عێراقی هاوڵاتی ئێمەیە ناکرێت وەزارەتی فیدرالی لە ڕێگەی بڕیارێکەوە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەدات بە بڕیارێک نەخێر بەم شێوەیە مامەڵە ناکرێت پێویستە بڕیارەکە بەو شێوەیە بێت موچە لە 1 بۆ 5 مانگ هەموو مانجێکێ بۆ هەموو فەرمانبەراندا بەش بکرێت من بڕەکە دەستنیشان ناکەم بۆ فەرمانبەران لە هەرێمی کوردستان لە هەمان کاتە لە هەرێمی کوردستان بڵێم لیژنێکی دیکە دروستکە ئەمە هەڵەیە ئەبێت بێک جار چارەسەر بکرێت کاتێکەوە شاندێک لە هەرێمی کوردستانەوە دێت بۆ داواکردنی بڕێک ئەمە چارەسەر نییە پێویستە چارەسەرێکی دیکە هەبێت کاتی خۆش ئێمە قسەمان لەسەر کرد کە باسی 8 ملیارد دینار دەکرات و ڕەوانەی بانکی فیدرالی کرا لە هەولێر ئەمە چارەسەر
نییە ئەمە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دانوستاندنی خۆی بکات دانوستاندنی خۆی بکات بۆ ماوەی ساڵێکە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئەگەر کورتی بەرسەوام بدەیت ینی دەهان جار یعنی بژم سەدان جار شاند لە هەرێما کوردستانê لیژنە هەرێما کوردستانی چوینە بەغدای بەغدای هاتینە هەرێما کوردستانی یعنی ئەف یەک نەبووە چارەسەر دە هەمان دەمدا ڕێککەفتن لە بەغدایê لەرزۆکن ینی ئیرۆ ڕێک دکەون سوبەهی پەشیمان دبن ژوان ڕێککەفتنên هاتینە واژۆکردن دنابەرا بەغدای هەرێما کوردستانی یعنی ئەگەر کورتی جنابێتە بکەمە دادوەر وەکە شارەزایەکی ئابووری خەتاش کیژان ئالیە هەرێمێ یان بەغدایە أنتم لا تبحثون عن المخطئ باسی کەسی هەڵە مەکەن باس لە دانوستان و چارەسەر بکەن دانوستانکار ئەوەی کە لەسەر خاڵە سەرەکیەکان دەکرێت بۆ چوونەکانی دیکە وەلاوە بندرێت ئەو دانوستانەی کەوا دەکرێت هەردوو لایەن بڵێم پێویستیان بەچی هەیە بە دانوستانی زیاتر هەیە بۆ ئەوەی هەڵەکان چارەسەر بکرێن ئەوەی کە زیانی پێگەیشتووە هاوڵاتیە پێویستە هاوڵاتی لێرە ئامانجەکە بێت هەردوو لایەن دانوستان بکەن ئەو موچەی کە سێ مانگ بەدەگیر ئەمە چارەسەرەکە نییە پێویستە چارەسەرەکە شتێکی دیکە بکرێت بەڕاستی ناکرێت ئێمە هەست بە یاری بە هەستی هاوڵاتیان بکەین چه هەولێر بەیان خچ بەغدا بێت بابەتە سەرەکیەکە چییە کۆمەڵێک خاڵدا بندرێن بۆ چارەسەر ئێستا بۆ دانوستان نییە ئێستا من باسی ئێستا دەکەم بۆچی دانوستان نییە دانوستان دەبێت بەردەوام بێت ناکۆتایی نییە یەک دوو سێ تا دا دەپرسمان هەیە پێویستە ئەم بابەتە بەردەوام بێت بۆ ئەوەی هەموو کێشەکان چارەسەر بکرێن نابێت دانوستان کۆتایی بێت ئەمە بەڕاستی کە ئەگە ئەمە بەو شێوەیە بێت ئەمە دەوڵەت نییە ئەمە یاساش نییە لە هەمان کاتدا ئەبێت دانوستان و پرۆسەکان بەردەوام بێت کاتێک دەڵێ من ڕێکەوتم لەسەر بابەتێکی دیاری کراودا بەرتپێت پابندی لە هەلێوان هەموو لایەنەکان هەبێت هەموو لایەنەکان پابندی بن کەواتە من کۆتایی بە پرسی موچە ناهێنم کاتێکەوە وڵا گوژمێک پارەمەگەد و کۆتایی هات دەبێت دانوستان بەردەوام بێت پرسی موچە کۆتایی پێ بهێنرە لەرگەی دانوستانەوە تۆ پابندیت هەیە منیش پابندیم هەیە من ئامادە نیم کەوا کۆتایی هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان زیانی بەرکەوێت سێ چواری مانگ موچە وەربگرن من ڕێگە نادەم کەوا بڵێم وڵا ئەوان موچیان نییە ئەمە هەڵەیە بەڵێ بەڕاست دۆرای تانزی شارەزای ئابووری سوپاس